سڵاو بەڕێزان، من ئوسامە ئەحمەدم. ئەمڕۆ پێداچوونەوە و خوێندنەوەیەک دەکەم بۆ زنجیرەی دە ساندمان. زنجیرەی دە ساندمان ئەگەر بەم دوایان ئاگادار بن زنجیرەیەکی نێتفلێکسە کە تا ئاستەیەک بەم دوایانە زۆر ناسرا و ڕێتینگ و هەڵسەنگانی لەلایەن زۆرێک لە خەڵکیەوە بە جیاوازی پێدرا بوو. هەندێک لە خەڵک بەدڵیان بوو، هەندێک لە خەڵک بە پێچەوانەوە هیچ بەدڵیان نەبوو. جا بۆیە بەبوو بە جۆرێک لە زنجیرەیەکی کۆنترڤێرشاڵ، یعنی زنجیرەیەک کە جێگای گومان بێ یاخود جێگای باستەوەکردن بێت. با سەرەتا باسێکی کورتی زنجیرەکە بکەین. زنجیرەکە زنجیرەیەکی جۆرێک لە فانتازی خەیاڵیە و لە هەمان کاتدا لە کۆمیکشەوە وەرگیراوە، واتە جۆرێک لە سوپەر هیرۆوان تێدایە. باس لە کەسایەتێک دەکات بە ناوی ساندمان یاخود پیاوی لمەکە کە چەند تایبەتمەندیشی هەیە. خۆی لە ئەسڵدا ئەوە کەسایەتێکە کە خەونەکان بەڕێوە دەبات و لە ڕێی لم و لە ڕێی ئەو کڵاوی لەسەرەتی خەونەکان کۆنتڕۆل دەکات. بەڵام لەو جیهانە ساندمان بەتەنیا نیە، بەڵکو جیهانێکی فراوان هەیە کە ساندمان لەگەڵ هەریەکە لە لوسیفەر و لە ئیزرائیل و لە هەموو ئەوانە بەیەکەوە دەژین لە دیزایر، واتە دەتوان بڵێن هەموو ئەو تایبەتمەندیانەی کە مرۆڤ لە ژیانیدا ڕوبەڕوویان دەبێتەوە، حەزە، چێژە، خەونە، ئەوانە هەموویان دەتوان بڵێن کۆمەڵە کەسایەتێکن لە گردونێکی فراوان و بەشێکی ئەوانش کاریگەریان بەسەر ڕووداوەکانی زنجیرەکەەوە دەبێت. بەڵام بە دیاری کراوی باسەوە دەکات کە چۆن دریم یاخود ساندمان کە نازناوی دریمی لێنراوە چ کاریگەریەکی بەسەر مرۆڤایەتیەوە هەیە. زیاتر لەوە باسی لێ بکەم دەبێت بە سپۆیل، بۆیە یەکسەر دەچمە سەر خاڵە بەهێز و لاوازەکان. طبعاً زنجیرەکە خۆم زۆر مەراقی بووم کە بڵاو بکرێتەوە لەوەتەی کە زنجیرەکە ڕاگەیاندرا بوو. هەرچەندە کۆمیکەش نەخوێنبەوە، بەڵام بۆمە دەرکەوت بوو کە لەبەرەوەی کۆمیکێکی دیسیەوە هاوشێوی باتمان ئەوانە تۆزێک تاریکە. جا بۆیە هەستم دەکرد هاوشێوی دەردەڤڵ و پەنیشەر و جیهانی باتمان و ئەوانە زنجیرەیەکی تاریکی بەچێژ بێت. جا لەبارەی ئەو زنجیرەیە دەتوانم بڵێم هەستی جیاوازم هەیە، یعنی هاوشێوەی ئەوانێک کە دەنجیان پێداوە پێشتر سەیریان کردووە هەستێکی جیاوازم هەیە و دەتوان بڵێم جۆرێک لە خۆیەک لاکەرەوە نییە کە بڵێ تەوا ئەوە زنجیرەیەکی خراپە یاخود ئەوە زنجیرەیەکی باشە. لەبەر ئەوەی بەتایبەت لە ئەڵقەی یەکەم تا ئەڵقەی پێنجەم زنجیرەیەکی زۆر زۆر باشە، یعنی ڕستۆریەوە زۆر بەرەو پێش دەچێت، لە ڕووی ڕووداوەکانیەوە زۆر جوانە. دوو ئەڵقەی چوارەم و پێنجەم من خۆم زۆرم بەدڵ بوو، ینی یەکێک لەو ئەڵقانە نۆم پێداوە، ئەوەی تریان هەشتم پێداوە. بەڵام لە دوای ئەوە لە ئەڵقەی شەشەم تا ئەڵقەی کۆتاییش بەڕاستی هەستم دەکرد ئەو چێژ و ئەو حەبکە و ئەو ڕووداوە بەهێزانی خۆی لە دەستدا. یعنی تەنانەت دەتوانم بڵێم هەندێک لە ئەڵقەکان پێنجم پێدا، ینی لە دوای ئەڵقەی شەشەمەوە هەست دەکەم ئەو چێژە و ئەو کاریگەری نەما کە ئەڵقەکانی پێشتر هەیبوو. هۆکارەکەشی ئەوەیە توان بڵێم گۆڕینی چیرۆکەکان لەو نێوانە یاخود لە ئەڵقەی شەشەم بەرەو دواوە چیرۆکە تەواو گۆڕا، ینی سەرەتا باس لە شتێک دەکات تا لە ئەڵقەی پێنجەم دەتوان بڵێم بە جۆرێک کۆتایی پێدێ، دوای ئەوە دەگات بە شوێنێشتر یاخود دەگات بە چیرۆکێشتر. جا ئەوەی بەشی یەکەم چیرۆکێکی زۆر بەهێزە، بەڵام ئەوەی بەشی دووەم چیرۆکێکی دەتوان بڵێن بەپێچەوە زۆر لاوازە. خاڵێشتر کە وای کرد ئەو زنجیرەیە بە جۆرێک لە بەردڵم بکەوێت تەنانەت لە ئەڵقەی یەکەمەوە جۆرێک ساردی لە زنجیرەکە دروست بێ، ئەویش زۆر کاریگەربوونێتی بە وۆک یاخود بەوەی کە لەفتەکان لە بەتایبەت لە ئەمریکا و ئێستاش لە جیهان پێی هەڵدەستن بابەتی فێمینیزم و هاوڕێگەزخوازی ئەوانە زنجیرەکە زۆر بەوە کاریگەر بوو. یەکێک لەو بابەتانەی کە زۆر ڕوون و دیار بوو بابەتی هاوڕێگەزخوازی کە خۆم زۆر ڕقم لێ بەتایبەت کە نێتفلێکس ئەوەندە دەهێنێتە ناو زنجیرەکان. طبعاً پێم وایە هۆکارێک کە ئەو زنجیرە نەچۆتە HBO یاخود تۆڕەکانی تر ئەوەیە کە بێحەد یاخود دەتوان بڵێم زیاد لە ئەو سنوورێک کە پێشتر هەبوو و بینرا بوو بەتایبەت لە فیلم و زنجیرە فانتازیەکان زیاد لە پێویست و زیاد لەو سنوورە بابەتی هاوڕێگەزخوازی و ئەوان تێدا بوو. یعنی ئەگەر کارکتەرەکان لێک بدەینەوە زیاتر ریلیشنشیپ و پەیوەندیەکان هاوڕێگەزخوازی بوون نەک ئاسایی. بە جۆرێک بوو ئەگەر سەیری ئەو جیهانە بکەی پێم وابێ زیاتر وا دێتە بەرچاو کە جۆری هاوڕێگەزخوازی یاخ پەیوەندی هاوڕێگەزخوازی جۆرێکی ئاساییە، ئەوەی کە لە نێوان دوو ڕەگەزی جیاوازە جۆرێکی نامۆیە. یعنی ئەوەندە ئەو بابەتی تێدا بوو بەڕاستی دەتوان بڵێم لە ئەڵقەی یەکەمەوە تا ئەڵقەی کۆتایی زۆر بێزارکەر بوو. بە جۆرێک تەنانەت ئەوە قانش کە 9/8 پێیان داوە، هۆکاری سەرەکی کە دەیتەوان پێیان نەداوە ئەو بابەتە بووە. بابەتیشتر کە بە هەمان شێوە کاریگەرە بەو جۆرە بیرۆکە و بەو ئایدیۆلۆژیانە کە زیاتر دەتوان بڵێم لە سیاسەتدا بوونیان هەیە، بابەتی فێمینیزم و ئەوانەیە کە ئافرەت زیاد لە پێویستی خۆی
بەهێز پیشان دەدرێت. طبعاً ئەوە نەمەوێت لە قیمەت و لە بەهای ئافرەت کەم بکەمەوە، بەڵام لەوێ دەبینین لوسیفەر وەکو ئافرەت پیشاندراوە، عیزرائیل کە وەکو ئافرەت پیشاندراوە. چەندان کارکتەری ترن کە لە مێژوودا یاخود لە ئەفسانەکان کە باسییان لەوە کراوە یان تەنانەت لە ئاینەکان کە باسییان لەوە دەکرێت لانی کەم ڕەگەزیان بۆ دانراوە، بەڵام ئەوان چوون بەتایبەت کاریگەرترینەکان و بەتایبەت کەسایەتیە گرنگەکانی ناو زنجیرەکە جگە لە ساندمان خۆی زۆربیان کردوون بە ئافرەت و وایان کردون هێزێکی دەتوان بڵێم زیاد لە پێویست یاخود سەروی سروشتیان زیاتر بە ئافرەت داوە، ناڵێن با پێی نەدرێت، بەڵام وەکو ئەوەی هاوڕەگەز خوازیەکە ئەوەی ئافرەتان زیاتر بوو لەوەی پیاویش، یاخود دەتوان بڵێم بەڕێژەیەکی زۆر زیاتر هێزی ئافرەت پیشاندران نەک ئەوەی هێزی پیا پیشان بدرێت. بە هەمان شێوە ئەوەش زۆر واضح و دیار بوو لەبارەی فێمینیزم و بیرۆکە و ئایدۆلۆژیای فێمینیزم. بابەتێشتر ئەویش پەیوەستکردنێتی بە سیاست بەتایبەتی سیاسەتی ئەمریکا. طبعاً نێتفلێکس لەوەتەی هەیە دەتوان بڵێم دژایەتیکردنی ڕایتەکان و جەماعەتی ڕیپەبلیک و ئەوانەی بەتایبەت وە کۆنسێڤەتیڤەکان ڕاگەیاندووە، ئەوانش ئەوەندە ئەو بابەتیان تێخست بوو بەتایبەتی لایەنگیریکردنی لێفتەکان و لایەنگیریکردنی ئەوانەی کە دیموکرات و ئەوانن، یاخود دەتوان بڵێم ئەو سیاسەتە نێودەوڵەتێک کە ئێستا خەریکە کۆنتڕۆلی جیهان دەکا ئەوەندە لایەنگیری ئەوانن. یعنی بە جۆرێک ئەگەر نمونەیەک بینەوە لە ئەڵقەی پێما بێنەوەیەمە کۆبوونەوەیەک دەکرێت لە نێوان چەند خراپەکارێکە هەموویان دەتوان بڵێم شتێنی زۆر قێزەون دەکەن. لەو شوێنێکە کوبوونەوەکە دەکرێت سەرەتا کە دەستنە ئەو شوێنە و دەچە ناو هوتێلەکە مۆسیقایەکی کانتری میوزیک لێدات کە ئەوەی کاوبۆی ئەوانەیە. طبعاً ئەو مۆسیقایە بەوە ناسراوە کە تایبەتە بە ئەمریکیەکان. ئەوانەیە خۆشتان ئاگادار بن کە ترەمپ و ڕایتەکان و کۆنسێڤەتیڤ و ئەوانە زیاتر گرنگی بە نەتەوەیی بوون دەدەن لە ئەمریکا، ئەوانی تر زیاتر بە بیانووی تێکەڵبوون لەگەڵ جیهان و وەرگرتنی هەموو ئەوانە و ینی لە خۆگرتنی نێتەوەکان پێم وابێ زیاتر لە نەتەوەیی بوون لایەن داوە. جا بۆشە گۆرانی کەنتری میوزیک ئێستا زیاتر دەتوان بڵێم زۆرێک لە پیشاندانی ڕیپەبلیک و کۆنسێڤەتیڤەکانە لە بەرامبەردا ڕاپی نوێ و نازانم کەی پۆپ و ئەو بابەتە نوێیانە کە ئێستا زۆر دەتوان بڵێم هاندەرێکی زیاتریان هەیە، ئەوان زۆرێک لە نیشاندانی ئەوانە ترنجا گونجاندنی ئەو گۆرانیان لە حاڵەتێک کە خراپەکارەکان پیشاندات وەکو پەیامێکی سیاسی وابوو، یانم ئەوەی کە ببینێت و کەمێک لە سیاست ئاگادار پێم وابێ دەتوانێت بەیەکەوە بیبەستێتەوە. حاڵەتێشتر کە دەتوان بڵێم زۆر زۆر بێزارکەرەوە پێش ئەوەی کە ئەوانێک زنجیرەکان نەبینیوە پێویستە ئاگاداری بن زنجیرەکە پڕێتی لە بابەتی ئاینی کە لە هەموو ئاینەکان بوونیان هەیە. خۆی تەڵعاً باس لە دریم دەکا خەون لەوانەیە ئەمە کەمتر لە ئاینەکان بە دەرکەوتو بێ و بەتایبەت وەکو کەساتی، بەڵام لە ناو زنجیرەکە لوسیفەر، عیزرائیل، ئەزازیل ئەوانە هەمویان دێن جا بەتایبەت ئەوەی کە لە شێوازی مرۆڤ پیشان دەدرێن، وەک باسم کرد لوسیفەر لە شێوازی ئافرەتێکە، عیزرائیل کە فریشتەی مەرگە بە هەمان شێوە لە شێوازی ئافرەتێکە، دیزایر حەز و ئارەزوو ئەویش بە هەمان شێوە، ینی هەمویان لە ڕێی کەسایەتیەوە پیشان دەدرێن. جامە لەوانەیە بەتایبەت ئەوانێک کە لە ڕووی ئاینیەوە پێی قەڵز دەبن یاخود ئەم شتانە زیاتر وەکو بابەتێکی ئاینی دەبینن کە پێم وایە جۆرێک لەو پەیامەشی هەیە، بەڵام شێوازی بینین تۆ لەوانەیە بگۆڕدرێت. جا ئەوانەی کە زنجیرەکە زیاتر بۆ پەیامەتێ دەگەن لەوانەیە ئەمە تۆزی قەڵسیان بکات زیاد لە پێویست ئەو بابەتە ئاینیانێک کە بەتایبەت هەندێکیان پیرۆزن زیاد لە پێویست پیشانیاندا وەکو بڕمونە فریشتەی مەرگ کە کەس دەتوان بڵێم نەیبینیوە تۆ بهێنتە سەر شێوەی ئافرەتێک یاخود تەنانەت شەیتان و ئەوانەش بهێنتە سەر شێوەیەکی جوانەوەوانە، یعنی جۆرێک لە دەتوان بڵێم هەستێکی لەوان ناخۆش پێ بدا لەو بابەتە. جا لەگەڵ هەموو بابەتە خراپەش هەندێک بابەتی باشیش هەبوون لەبارەی زنجیرەکە کە وەک بڵین بەتایبەت وەک باسم کرد ئاڵلقەکانی سەرەتا وای کرد تۆزێک زنجیرەکە بە چێژ بێت. یەک لەوانە کە پێشتر باسم کرد ئەوەیە کە چیرۆکی زنجیرەکە لە ئەڵلقەکانی سەرەتا زۆر باشە، ینی جگە لەو بابەتانی کە وەکو فێمینیزم و گەی ئەو بابەتانی تێدایە وەکو چیرۆکە ئەسڵیەکە زۆر بەرەوپێش دەچێت ئەوەیە کە سانمان دەستگیر دەکرێت و ئەوەیە تا کۆتاییەکەی چۆن دەڕوات و خراپەکارەکەش لەو 5 ئەڵقەیە سەرەتا کە چ مۆتیڤێکی هەیە و چی دەکات و بەتایبەت لە ئەڵقەی 5ەم ئەوەی کە خراپەکارەکە دەچێتە ناو چێشخانەکە و ئەوەی کە چێشخانەکە ڕوو بدات بەڕاستی ئەڵقەیەکی زۆر عەبقەریانە بوو، ینی بەگشتی پێم وایە لە ڕووی چیرۆکەوە بەتایبەت لە ئەڵلقەکانی سەرەتا تا ئاستێکی باش یاخود دەتوان بڵێن تا ئاستێکی زۆر باش هاتبوو
بەڵام ئەو بلاقەکانی شەشەم بەرەو دواوە تێچیدا هەندێک خەڵک شەشەمیشیان زۆر بەراو باشە ئەوەی تا ئێستاش پێما بەرزترین ڕێتینگ هی شەشەمە بەڵام لە دوای ئەوەوە لە هەفتەم بەرەوسەرەوە زۆربەی خەڵک ڕێتینجیان کەم پێداوە بەڵام من خۆم تەنها شەشەمیشم پێ خراپ بوو ئەسڵەن شەشەم هەر پێمانە بوو شتێکی پێویست و گرنگ بوو بێت وەکو بە پێچەوانەوە دووبارە لادان بوو لە چیرۆکە ئەسلیەکە حاڵەتێشتر خودی کاراکتەری ساندمان کە بەڕاستی کاراکتەرێکی تەواو لێ هاتوو ینی چۆن ڕۆبەرت پاتیسن هەڵبژێرا بۆ ڕۆلی باتمان و چەند جوان لێ دەگونجا خواکین فینکس بۆ ڕۆلی جۆکە چەند جوان لێ دەگونجا ئەمانە هەمویان چەند جوان لێ دەگوزان بە هەمان شێوە ساندمانیش ئەو کارکتەرە زۆر جوان لێ دەگوزان نازانم ناوی ئەکتەرەکە نازانم بەڵام دەتگوت ئەو کارکتەرە تەنها بۆ ئەوە دروستکراوە بۆ ئەوەی کە ڕۆلی ساندمان بجێڕێت شێوازی دەنگ و ئەو شێوازی جلوبەرگ و ڕوخساری و تەنانەت قژی و ئەوانە زۆر جوان لەسەر کارکتەرەکە دەهات و هەر ئەوەش بوو تەنانەت لە ترێلەکە شوای کرد کە زیاتر ماراق بم کە ئەو کاریزمایە بینم ئەو بوو لە زنجیرەکەش ئەو کاریزمایە زۆر بە جوان پیشاندا بەداخەوە بەهۆی ئەو بابەتانی کە پێشتر باسم کرد تۆزێک لە ئاستیویش کەم بووە جگەل لە بابەتەکانی ئاینی و وۆک و ئەو بابەتە سیاسی ئەو بابەتانە هەندێک بابەتی فەلسەفی تێدا بوون ناو زنجیرەکە پێم وایە تا ئاستێک باش بوون ینی هەندێک شوێن هەندێک کۆد دەڵێن یاخود هەندێک ڕوودا و کە ڕوو دەدەن پێوەستن بە دتوان لەم ژیان ڕاستەقینی هەمومانەوە تایبەت لەبەر ئەوەی کە باس لە خەون و ئەوشتان دەکا باس لە هیوا و بابەتان دەکا لە حاڵەت دەگەێنرا نەک بڵێن بتەواوی چیرۆکە نەخێر بەڵام جاری وە هەبوو دیالۆگ نێوان دوو کەس پامێکی جوانی دەگەیان باسم کرد کە ئەڵلقەی پێنجم ئەوەی کە کارکتەرە خراپەکە دەچێتە ناو چێشخانەکە چەندە ئەڵلقەیەکی بەهێز بوو و حڵاتێش تریش کە زۆر بەهێز بوو لە ئەڵلقەی چوارەمە کە هەریەکە لە لوسیفەر و دریم بەیەکەوە بەهۆی مێشتیانەوە شەڕ دەکەن ئەمەشیان دەتوان بڵێم ئەڵلقەیەکی زۆر نایاب بوو وە سینێکی زۆر نایاب بوو جوان بوو جا ئەو دوو سینە دەتوان بڵێم تا ئاستێک وایان کرد کە زنجیرەکە وەک بڵێن ڕێتینگەکەشی هەر بەهۆی ئەو دوو سینەوە زیاتر بەرز بێتەوە و ئەو ڕێتینگەش کە من خۆم دواتر پێتان دەڵێم و ئەوەی کە پێم داوە هۆکاری سەرەکی ئەو دوو سینە بووە کە دەتوان بڵێم تا ئەواستە بێت دەبگەشتێمە پێداچنەوەم بوو بۆ زنجیرەی ساندمان ئەگەر ڕێتینگێکی خۆمتان پێ بڵێم بەڕاستی بەداخەوم کە ئەم زنجیرەیە 6 لە 10 پێدەدەم زنجیرەیەک بوو هیوای زۆرم بۆی هەبوو بە تایبەت کە کارکتەرێک بوو لە کارکتەرێکی بەهێز دەچوو هەرچەندە وەک باسم کۆمیکەکان نەخوێن بەوە بەڵام پێدەچوو کاریزما و جوانێکی زۆری هەبێت لە ناو کۆمیکەکان نازانم تا چەندی لە کۆمیکەکان وەرجراوە بەڵام هەندێک بابەت بە تایبەت بابەتە سیاسی و ئەوانە بەدڵنیاییەوە لە کۆمیکەوە نەژراون لەبەر ئەوەی کۆمیکەکە کۆنە و ئەو کات جۆرێک دەتوان بڵێم ئەو بیرە سیاسیانە نەبوون بەڵام گۆڕینی ئەو بیرانە و گونجاندنی لەگەڵ ئایدۆلۆژیای خۆیان شتێکی پێما بێت تا ئاستی زۆر بێزار کرد بوو ئەگەر بچین ببین لەوانەیە ئێوەش ڕێی جیاوازتان هەبێت لەوانەیە هەندێکتان زۆر بەدڵتان بێ لەوان هەندێکتان تەنانەت لە مش خراپتر بیر لێ بکەنەوە و لە من کەمتری ڕێتینگ پێ بدەن بۆیە ناڵم پێشنیار دەکەم سیر بکەن یان نا خۆتان بڕیار بدەن دەتوانن بچن سیر بکەن ئەگەر پێتان وای حەزی دەکەن ئەگەر بەدڵتان نایە بە هەمان شێوە پێم وابێ شتێکی وا زەخم و گەورتان لەدەست نەچووە ئەگەر دواتریش وەرزی دۆمەوانێ هاتن و شتێکی بەهێز بوون دەتوان ئەو کات سەری وەرزیەکەم بکەن و پێم وابێ بە پێ ئەو چیرۆکەش بێت زۆر پەیوەندیان بەیەکەوە نابێت بابزانین چی دەبێت هیوادارم ئەگەر وەرزی دومیشی هات ئەو هەڵانە بەگشتی چاک بکرێنەوە من سام ئەحمەدم سوپاس